ڕۆژتان باش دەستخۆشی لە تەنزیمکردنی ئەم سێمینارە ڕاستی زۆر پێویستە. بابەتێکی کۆنی نوێیە، قەت ئەم بابەتە هەمیشە لەسەر باس و خواس و قسەکردن و تەلڤیزیۆن و زانکۆ و مەسەلەی بەرپرسیارەتی دکتۆر دکتۆر بەرزان و خاتوونیش دکتۆر نەشمید باشم وت ئیشارەتیاندا بە لایەنە هونەری و فەرمیەکان کە لەناو لە کاتی ئیشکردنی دکتۆرە ڕوەدات. دکتۆری کارێکی زۆر پیرۆزە، زۆر گرنگە، زۆر بەرزە. تەسەوڕەکەم ئەوەشی کە طبیبێکی نەبێت لە ماڵەوە نازانێ نرخی ماندووبوونی طبیب چییە. ئێمە ئێستا یعنی قسەمان زیاتر لەسەر لایەنی کەموکورتی و هەڵەکان کرد، بەڵام لایەنی سەرکەوتنی طبیبیش ئەبێ هەر لە بەرچاو بگیرێت. دکتۆرەکان زۆر جار یعنی غەدریشان لێ کرێت، چونکە سەرکەوتنەکانیان باز ناکرێت، بە کەمی باسەکرێت، بەس هەڵەکان باسەکرێت. هەڵەکان پێویستە باس بکرێت بۆی هەڵە دووبارە نەبێتەوە، چکە دکتۆرەکان لەگەڵ ژیانی ئینسان تەعاملەکەن، لەگەڵ شەرەفی ئینسان تەعاملەکەن، زۆر جار لەگەڵ ماڵی ئینسان تەعاملەکەن. تێکەڵاوە سەحەتی ئینسان بابەتێکی جیهانیە، لە ئیعلانی عالەمی حقوقی ئینسانە ئەو مافەی پێدراوە کە ئینسان دەبێت سەحەتی پارێزراو بێت. کەواتە لەم منتەلەقەوە دکتۆرەکان ئەرکێکی قانونی جیهانیان لە ئەستۆیە و حکوومەتەکان هەمویان ئەرکێکی جیهانی قانونی ئەخلاقیان لە ئەستۆیە کە سیستمێکی سەرکەوتووی پزیشکی دابین بکەن لە وڵاتەکە. سیستمی پزیشکی سەرکەوتوو بە پێی ستانداردی نێودەوڵەتیە ئەو ڕۆژانەی کە تیاژین. ئێمە 100 ساڵ پێش ئێستا عیلمی طب جیاواز بووە لە ئێستا، ئەداواتەکانی جیاواز بووە لە ئێستا، ڕەنگە 100 ساڵی کە زۆر جیاواز بێت. بەڵام ئەم بابەتە هەر لە سەرەتاوە هەبووە، بەڵام بە شێوەی جیاواز. ئێستا وای لێ هاتووە تەمەن جاران لە قۆناغێکە حەلاقەکان ئیشی طبیان کردووە. هەر کەسێکی تر شتێکی زانیاری بود لە خبرەیەکی کەمی وەرگرتووە و کاری کردووە، زۆریش دوور نییە ئەوانە. یعنی ئەوانەی کە خەتەنەی مناڵیان کردو، ئەوانەی هەندێک شتیان کردو، دانیشیان دەرهێناوە، وازیشان، یعنی ئەمە بۆ قۆناغانە تێپەڕیوە. بەڵام ئێستا خۆشبەختانە کە کۆلێجەکانی تۆپ، کۆلێجی تۆپی عێراق پێم وابێت لە ساڵ 1925ەوە تەسیس بووە. لە عێراقا تۆپ بەهێزە و سندرسن پاشا ئەزانن ئێوەی کە لە کۆلێجی تۆپیەکان ئیشەکەن ئەزانن ئەو هات ئەو تەسیسی ئەم کلیەی کرد. و کلیەی طبی عێراقی ئەبینیت خبرەیدا بە ئوردن کلیە طبی ئوردنی ئەوان یعنی لەسەر ئەساسی ئێرە چوون لەوێت بۆیان تەسیسکردن. لە خلیج و لە شوێنەکانی ترەوە کە ئێستا ئێمە ئەچین بۆ ئەوێ، لە تورکیا و لە ئێرانەوە. اینجا حکوومەت دووبارە ئەگەڕێمەوە بۆ حکوومەت، ئەبێ حکوومەتی هەر وڵاتێک وا بکات خەستەخانەکانی ئەوەندە پێشکەوتوو بێت کە سەرۆکی وڵاتەکە بۆ خۆی لەوێ مەعالەجە بکات، پێویستی بەوە نەبێ بڕاتە دەرەوە. لە ڕووی خەتەئی طبیەوە یەکەم بنەمای ئیشکردنی طبیب حەقە. یعنی لە قانونی عقوبات کە باسی کردووە، لە قانونی مەدەنی باسی کردووە، لە قانونەکانی تر لە ئەتیکی طبی باس کراوە. من نازانم لێرە قانونی مزاولەی طب لە میسر هەیە، لێرە هی سەیدەلە هەیە، بەس لە هی طبی نازانم ئەو قانونە دەرچووەیان نا لە ڕاستیانم بیستوە بێت. قانونی مزاولەکردنی طب پێما بێت دکتۆر بەرزان نیتانەیەوە، بەڵام کۆمەڵی ئەتیک هەیە، ئەوە ئەو ئەتیکە نێودەوڵەتیە، ئەبێت یعنی هەمووی طبیبێک بیکات.
كاري طبيب كامل دوبا كباز مسؤولياتك مسؤوليتي قانوني شتيكا والله مسؤوليتي أخلاقي جورتنا لمسؤولية قانونية كأويش طبيب شون كاركات بو أوي توشي بالبرسيارتيش نبت لكاتي يشكر الدنيا يكام لروي قانونية و بيلن أو شيء كطبيب كات لقلت خاون مهني تريش بيلن استعمال الحق إما لقانوني عقوبات لبشي عامة إخوانين الله جارة تاوان نية جريمة نية أجر كسيك حقيقي ببي قانون بكار هنا لنا أوانا كاري جراحي طبية كاري بكاري معالجة وجراحية الله أجر بلام أجر أصولي فني طبي خوي تابكار هنا مراعاتي أو لا أنا نيكر ورزاي نخوشكش لقال يابي بمعناها طبيب بنمايك قانوني هيك أي شكات أو هيك حقك لا لو حقانيك يترتاوانا عليه لحالتي عاجلة طبعا باسي الرزاي نخوش كريد يعني رازبوني نخوش بو أو بابتا لهندي حالتها حتى رازبوني نخوشش بيوزنية لحالتي عاجلة شكت دكتور خوي باشتر زانيت لبرو دكتورة كان با لو نترسن لحالتي بيوزتيا إسا كابراك هاتوا براوتو تو رازبوني شي اللي ورق بي يا كسي شي لقلانيت بتايبتي لروداوكاني سيارة ولا عندي حالتي ترى يا غريبك لشاركي تر أما لراستيا طبيب نابل لو بترسيت بلي من والله بوشكليته ببسرينه بلي أجر تايك نبي رازي بيبو عمليات كردن من عملياتك يبوناكم شويكي من تلفوني أم بكر دموتيان ورا نخوشك لخصخانة نايتوي داوكت شوم نخوشك ببخات دوري جبونا مزايبو شي نايمني عندابو وتي والله ما عملياتي بوكين بير ما كان دكتور هواب وتي بس أما يعني كير رازي بلا سري يوتم كان دكتور أما وضعك خطرة وتي أنا والله وضعك زور خطرة قلت والله من قناع ما يعني خدماتي كي دور مان هي نايمني عن السيوا تو مشكلة كتشيا وتي من ببي برازي بون شون هنكم وتم كان لسر مسؤوليتي من برو جورو من آت الكرسي كبدو آخر نوتو جورو عملياتك ناجح بها وأنا تري باقي تري هاد مشكلة يقول روبري من بيته شكا أجر أما يبونا كي لو أنا بملي لما بيلا حالتي عاجل بقول لاني أمل الروي حقك وكبي دراوة طبعا أو دكتور مكلفة بخدمة عامة موظفة هندي كان لخصخانة كان تعينا هندي كيشان ببيع عقد لخصخانة قشتية كان أي شكل دو بابت هي هرشي تعدا كردنيك لسر موظفة عام لكاتي وظيفة بسبب وظيفة أبيت ظرفك مشدد وقرص كردني تاوان لسر أو كسيك تاوانك أكد أما ديويكي خير بو دكتور وبو موظفة عام بقشتي حتى لعقوبكيا لهندي حالتها طبعا أو معداني كمعالجية كمادي 229 و 230 أوانيها أم عقوبانا لهندي جارة علي أجر بوي من اقتراح كان مادي 230 تعديل كتاب بكري بالنسبة للطبيبه طبعا عقوبكي إهانة جاية هرشة جاية تعدا جاية تعدا كب بيته هوي بريندار كردن جاية بيته هوي مردن جاية بيته هوي عاهيك مستديم دروسكا جاية لنا أوانا علي أجر تعداك لحاكم كرا يا لمدير عام يا بدرجة مدير عام وفوق كرا أو جاية يعني عقوبة تندبت زيادة ربت لراسية حق أو دكتور يشتشيت أو خانة وبلا قال لطبيب يشكرا أو يا جاي مكروا هم يك حسابك يا جايك يعني يك عقوبة بيبدأ طبعا أنا كموظف عام خدمتي خلقه كانوا بقشتي يعني كارثي قشتي أنا بدستها شو كأجر
ئەوەی کە مۆزەفی عامە یا طبیبێک لە هەموو شتێ دەستی بترسێ و دڵی بلەرزێ لەسەر ئەوەی کە ینی ئیشەکانی یەکەم بەرپرسایەتی زۆری تێدایە، دووەم هەر کەسێک هەڵسێ و تەعەدای لێ بکات، ئەمە لێرە هیچ معنایەک بۆ ئیشکردن نامێنێت، بۆ ئیشکردنی ئەو کەسە ئیندیفاعیشی نامێنێ و ئیبداعیشی نامێنێت، هەر ئەو بترسێ زۆر بترسێ. ئەمە بەسەلەی ئەوەی کە حیمایەتی کراوە. بەڵام لە بەشەکەی تریشەوە ئەو تاوانانەی کە طبیب ئەیکات کە صفەتی طبیبی هەیە یا سەیدەلانی هەیە یا صفەتی کیمیاوی هەیە یا حتا مامان لە هەندێک جەریمەیە ئەوان مشددە عقوبەکان لە خەڵکێکی تر زیاترە. بۆ نمونە ئیجهاز ئەوەی کە ئافرەتی خۆی ئیجهازەکات، تۆ ئیجاز بەشێکی ئەوەی عەرەزیە کاک دکتۆر لە مەجالی طبی عەدلیە قسەی کرد. طبی عەدلی طبعاً هەموو قانونیەکان طبی عەدلیە بێ بزانن و بیخوێنن، زۆر خوێندومە. ئەو بابەتانەی کە جیا بکرێتەوە ئایا ئەم ڕووداوانە عەرەزیە یا جینائیە یا ئینتیحاریە مەسەن حاڵەتەکان، ئەمانە هەمووی کە لە ئیشی دکتۆر کە جیان نەکاتەوە. ئەوەی کە ئیجهازەکات خۆی ئیجهازەکات یا بە هەڵە ئیجهازە بێت یا بە عەمدەن ئیجهازە بێت، یعنی ئەوەی کە لە بارچوون، ئەوەی کە بە عەمدەن ژنێک لەبارە بات، مناڵەکەی لەبارە بات، لە ڕاستیە ئەو حاڵەتە ئەگەر دکتۆر بێت عقوبەکەی زۆر زیاد دەکات لەو یەکێک لەو مەجموعانەی کە ناوم بێت. تەعەدای جنسی بە هەر نەوعەکانیەوە یەکێک لە ئەسبابەکانی تەجدیدکردنی عقوبە لەسەری ئەوەیە ئەگەر طبیب بێت. طبعاً مۆزەفی عام بەگشتی لە ناویشیانە طبیب بە نەس باسی کراوە، یعنی ناوی هاتووە، چونکە زۆر جار بەڵام لە چ کاتێکە لەو کاتانەی کە ئیستیغلالی مۆقعەکەی خۆیەکات، چونکە طبیب مەحرەمە، خەڵک ئەچێتە لای ئەعرازی ئینسان ئەچێتە بەردەستی طبیب. جا لەو حاڵەتەیە ئەگەر خوا نەخواستە سلوک و ئەخلاقیاتی دکتۆرەکە ڕێی پێ بدات کە بچێ بۆ ئەوی تیجا هەر بۆ بەرەو تاوان بڕوات، لە ڕاستیە ئەوە بە زەرفێکی مشدد دانراوە. ئەو زەرفە مشددە جا زرۆفی مشدد یعنی قورسکردن. ئەمە باس لە چیەکەین لەم حاڵەتانە کە جەریمەی عەمدی بێت. ئێمە جەریمەی تریشمان هەیە کە ئەوەی کە زیاتر ئەمڕۆ قسەی لەسەر کرا خەتا. ئەمەیە مافەکانی طبیب و ئەرکەکانی مشکلەکانی کە بۆی هەیەی لەسەری لەو حاڵەتانە تەجدید دەبێت. لەو حاڵەتانەشا کە طبیب ئیشەکە ئەکات کە مۆزەفی عامە ئەبێ کە تەعەدای لێ بکرێ ئەبێت عقوبەکەی تکرێت. ئەو مادایی کە عەلاقەی بە حتا کوشتن، مەسەڵەن ئەگەر یەکێک کوژرا بەداخەوە دوێنێ گوێم لە تەلەڤیزیۆن بوو کە طبیبێکی مەشهور لە دیالە شەهیدیان کرد، زۆرم پێ ناخۆش بوو، بۆ هەر طبیبێکی تریش و بۆ هەر خەڵکێکی تری چاکتەمان. لەو حاڵەتەیە عقوبەکە چێ بۆ ئیعدام. یعنی ئەگەر لە کاتی یەکێک نەخۆشێک ئەچێت بۆ لای دکتۆر لە خەستەخانە یا حتا هەر مۆزەفێکی تریش، لەو کاتا دەمەدەمێک دروستە بێت. ئەگەر دکتۆرەکەی کوشت، ئەگەر دکتۆر نەبێت، مۆزەفی عام نەبێت، لەو کاتا بەهۆی وەزیفەکەیەوە نەبێت، مادەکەی گۆڕێ مادەی 405 عقوبەکەی لە موعەبەت تێپەڕ ناکات. بەڵام لەو حاڵەتەیە ئەگەر لەگەڵ دکتۆرەکە دەمەدەمیشی کرد، یەکێک لە سەبەبەکانی ئەوەی کە ئەگەر ئەو طبیبەی کە کوژرا ئەوە عقوبەکەی چێ بۆ ئیعدام. یعنی صفەتی مۆزەفی عام بەگشتی جاری واشەیە بە ناوی طبیب هاتووە لەم حاڵەتانەیە. لەو حاڵەتانەی کە پێویستی بە مەسائلی ینی عیلاجی هەیە لەوێ ناوی دکتۆر هاتووە. لەوانەی کە مەوزوعی ئەسرار کەشفکردنی سەر یەکێک لەو تاوانانەی کە ڕوبەڕووی خەڵگە بێتەوە ئەوەیە کە نهێنی نەپارێزێت. بە ناوی ئەوانە هاتووە کە نهێنیان دەچێتە لای یەکێک لەوانەی کە دوور نهێنیە چێتە لای طبیبە یا محامیە.
نابێ بە هیچ نەوعەیە ئەو حتا من بیستومەکە لە بریتانیا لە دەرەوە ئەگەر نەخۆشەکەی بینی دکتۆرەکە ڕووی خۆیەکە بەو لاوە نابێت بۆی حراج نەبێت نەخۆشەکە بۆی نەیبینێت یعنی ناوێت ئەلاسەس نەیبینیوە بۆی قسەشی لەگەڵ نەکات سەلامیشی لێ نەکات. پاراستنی نهێنی نەخۆش ئەمە لە ناو ئەتیکە ناو ئەخلاقیاتی طبیایە و بەتەحدید ئەو نەسێکی عقابی لەسرە ئەگەر بە حکمی مهنەکەیەوە، بەڵام ئەگەر بوو بەهۆی منعی جەریمەیەک ئەوە قەیناکە واجبێتی دکتۆرەکە. یعنی ئەبینیت ئەمە تاوانێک هەیە، لەم تاوانە ئەگەر ئەم باسی نەکات ئەبێتە ڕوودانی تاوانێک، یعنی قسەکردنی ئەم ئەبێتە هۆی مەنعکردنی تاوانێک یا کەشفکردنی تاوانێک بەبێ ئەوەی ڕێگە پێدراو بێ لە ڕووی لە قانونەوە بانکرا بێ بۆ شەهادەتێک لەسەر بابەتێکی تر. یەکێک لەو شتانەی کە زۆر گرنگە تەبیب ئەبێ نهێنی پارێز بێت، چونکە بەتاکید هەمومان نەزانین کە نهێنەکانمان نەچێتە لای دکتۆر. ئەمە یەکێکە لەو حاڵەتانەی کە دکتۆر ئەبێ ئاگاداری بێت. پاشان ئەو زۆربەی کات ئەگەر باسی ینی کوشتنم کرد، بەڵام بە هەندێک جار ئەمرێ بەبێ ئەوەی دکتۆرەکە طبعاً ئەو مشکلەیەکی گەورەیە، خۆ دکتۆر ناچێت خەڵک بژێ بە عەمدی، هەمووی چێتە ناو قەتڵی خەتاەوە. مادەی تایبەتیمان هەیە بۆ قەتڵی خەتا 411 پێڵێن لەگەڵ برینداربوون و ئازاردانە لە مادەی 416. مادەی 411 ئەوەیە کە یەکێک بەهۆی هەڵەکەیەوە یا ئینتیباهی نییە یا احتیاط ناکات یا مراعاتی قوانین و تعلیمات و ئەنزیمە و ئەمانە ناکات، یعنی لەوانە کە جاران قەتڵی خەتا بە سایاق و سیارە ئەمانەش بە قەتڵی خەتا دانرا، بەس ئێستا قانونێکی تایبەتیان بۆ داناوە. لە ناو قەتڵی خەتەئە مشکلەیەک هەیە بەنسبەت تەبیبەوە، لێرەشە ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئەرکی زیاد دەکات، ئەوەیە کە ئەڵێ ئەگەر ئیخلالێکی جەسیمی کرد، ئیخلال جەسیم بأصول المهنة بأصول الفن لو إشي خويا. إخلالي جسيمش طبعا معياري خوي هي. إخلالي جسيم چيا؟ هەڵەی زۆر گەورە، هەڵەی زۆر گەورە بە معیاری چی؟ معیارێکی مەوزوعی. ئایا هەمان کەس بە هەمان علم، بە هەمان شەهادە، بە هەمان اختصاص ئەو هەڵەیە کایان نایکرد؟ ئەگەر ئەو هەڵەیە نەکرد، ئەو کەسەی کە لە هەمان ئاست و مستەوایان، يعني رجل المعتاد، جاء رجل المعتاد طبيبي معتاد او كسا او هلايا كيانا اجل لو تجاوزي كير يعني هلايشي زور هلايشي قوري كردو مثلا بيوسي بعملياتك نبوة بيجنا على معتاد هيش يعني لعقلي معتاد ومألوفة اولنيه كام عملياتي بوكري لان جامع عملياتك شمرت. اما زيادة دوباره اشيته بردمي لجاني طبي خويان او بريارنا دركن طبعا اوش بڕیاردانی دروست لە مەسەلەی هەڵەی پزیشکیە ئەوەش ئەخلاقیەتێکی تری بەرزەکە دکتۆرەکان ئەبێ پێوەی متمەسک بن نە لەبەر خاتری برادەرایەتی. طبعا ناخۆشە ئینسان ڕێی بدا لەسەر هەڵەی دکتۆرێکی برادەری خۆی، خۆش نییەوە، بەڵام ئەوە شەهامەتە کە ڕاستیەکەی حەقیقەت لەسەر و هەموو شتێکەوەیە. ئینسان دەبێ ئەگەر قل الحق ولو على نفسك، ئەگەر زڵی خۆشت بوو ئەو حەقەتە بڵێ. بۆیە زۆربەی جار غەڵەتی طبیەکان ئەدرێتەوە بەردەمی لجانی طبی ئایا ئەمە هەڵە هەیە یان نییە لەو حاڵەتەیە. ئەوەش دووارە بابەتێکە پەیوەندی بۆ ینی بە ئەخلاقیاتی طبیەوە هەیە. هەڵەی کوشندە هەیە و هەڵەی بەس بریندارکردن هەیە. جاری وا هەیە ئەو نەخۆشەکە نامرێت، بەڵام شوێنێکی لێزەدات، دەستی لە دەزەدات، چاوی لە دەزەدات، گوێی لە دەزەدات، یەکێ لە ئەندامەکانی جسمی یان بە هەر نەوعێک لە نەوەکان. ئەمەش ئەگەر هەڵا هەبێت بە عەقڵی معتاد، هەڵەی پزیشکی لێرە، یعنی مراعاتی قانونی نەکرد، مراعاتی تعلیماتی نەکرد، مراعاتی احتیاطی نەکرد، چکە لە ڕاستیە دکتۆر مشکلەیەکی تری دکتۆرەکان ئەوەیە کە هەر ئەو بەتەنها نییە. ئەگەر بڵێن نایبنێ عملیاتێکی جەراحی هەر ئەو بەتەنیا نییە، ئەوە قاعەیەکە کە پێویستە تەهیە کرابێت، ئەدەواتێک کە پێویستە لە بەردەستی دانرابێت، ئەوە دەواتی ئیشکردن. دوای ئەو کەسانی کە لەگەڵ ئەوە ئیشەکەن مخدرەکان، ئەمە هەموو ینی ستافێکی کاملن
ئەم ستافە دوای پاک و تەمیزی ئەو شوێنە. ئەم بابەتانە کە دکتۆر باز دکتۆر مەسئولە، خستەخانەکەش مەسئولە، حکوومەتیش مەسئولە لە غەڵەتەکان. لە قانونی مەدەنیە ئێمە هەر قانونی جزائیمان نیە، قانونی مەدەنیشمان هەیە. تەمام قانونی مەدەنی ئەچێ بۆ تعویز. قانونی مەدەنی خستەخانە نەسێکمان هەیە تابع و مەتبوع. دکتۆر لە خستەخانەی عامە تابع حکوومەتە، تابعی وەزارەتی سەحەیە. بۆیە ئەو داوانەی کە ئەکرێ لەسەر دکتۆرەکە ئەکرێ لەسەر وەزارەتی سەحەشی بکەیت. چکە وەزارەتی سەحە طبعاً لە نەسێکی لە قانونی مصریە، قانونی مصری لەمەی ئێمە ئینسانیتر و پێشکەوتوترە لە قانونی لەم نقطەیە لە قانونی مەدەنی عێراقی. قانونی مەدەنی عێراقی ئەڵێ ئەگەر لە تابع هەڵەی کرد مەتبوع ئەتوانێت خۆی لەوە ڕزگار کە لە کاتێکە ئەگەر تەوجیه و ئێرشادێکی باشی دابێ بەو کەسە بە تابعەکە، یان ئەگەر لەو حاڵەتە شائەتە بە تەوجیه و ڕقابە و ئێرشادی ئەویش ئەو هەڵە هەردووبارە ببێتەوە بکرایە، ئەو لەگەڵ ینی ئیشەک بە ئێرشاداتە ڕاستەکەی خۆشیە، بەڵام هەڵەکە هەر ڕوویەدا. قانونی مصری وا ناڵێ. قانونی مصری ئەڵێ ئەو زەرەرەی کە تابع عیدات سەیری زەرەرەکەن، سەیری هەڵەکە ناکەن. ئەوان طبعاً لە هەموو حاڵەتێکە ئەرکانی مەسئولیەتی دکتۆر، یعنی پایەکانی مەسئولیەتی دکتۆر لە بابەتی هەڵەکانە ئەبێ هەڵەیەک هەبێت، هەڵەیەک کە تەقدیرەکرێ بە عەقلی معتاد بە ئەلوف نایکە، خەڵکێکی کە نایکات. هەڵەی جەسیم ئەوە عقوباتی جەزائی زیاتری شەکات، بەس هەڵەی جەسیمیش نەبێت. یعنی هەڵەی یەسیر ئەو هەڵانەیە کە حەریسترین کەسەی کات، ئەو هەڵانە مختەفەرە، یعنی ڕاستیە تعویزیتیان نییە. ئەو هەڵەیەی کە حەریسترین کەس هەر ئەیکات، ئەو هەڵەیە معفووە لە مەسئولیەت. بەڵام ئەو هەڵەیەی کە ئیهمالترین کەس نایکات پێڵێن هەڵەی جەسیم. ئیهمالترین کەس خەڵکی ئیهمالەیە و خەڵکی وەسەطەیە و خەڵکی حەریستەیە. جەنابتان ئەزانن ئینسان هەموو یەک و یەک نییە، حتا ئینسان خۆشی لە بینێک بۆ بینێکیکە ئاگۆڕێت. بەڵام ئیهمالترین کەس ئەو هەڵەیە ناکەوە پێڵێن هەڵەی جەسیم. لە متداولە، یعنی چۆن گورچیلەی چەپی لە باتی ڕاستی ئەدام یعنی نەکات لابات، ئەوە نابێت. لە قانونی مصریە ئەڵێ زەرەر تابع هەر زەرەرێکی دا مەتبوع مەسئولە لێی. ئەمە پێشکەوتوترە، ینی قانونەکە زمانی تایە بۆ ئەو کەسانەی کە تووشی زیانەکە بن. جا لە ناو زمنی ئەمانەشە لە دوو نوع خستەخانەمانەیە. ئێمە خستەخانەی ئەهلیمانەیە، خستەخانەی عامیشمانەیە. خستەخانەی عام ئەکرێت ئەو کاتانە طبعاً مۆزەفی طبیب مۆزەفە بە وەزیفە ئەتیبارەکرێت، وەکو هەر وەزیفەکانی ترە، تا سەرۆکی وەزیران و کۆماریش هەر بە مۆزەف ئەتیبارەکرێن. ئەوان ئەو داوایە کە خەڵک ئیقامەی داواکە لەو هەڵانەی کە بێ، یەکەمە بێ هەڵەیە کە بێ بەو معنایی کە هەڵەیە بە علمی طب، بە فەنی طب، بە ئەخلاقیاتی طب، ئەبێ ئەو هەڵەیە نەکرێت. ئەمە هەڵەی یەکەم. دووهەم ئەبێ زەرەرێک بکەوێت، یعنی خەتە ضەرەر ئەو زیانەی کە لێیەکەوێتەوە. جا زیانەکە طبعاً ناخۆشە، لە هینی نەخۆشیە هەر زیانی مادی نییە. جاری وا هەیە چۆتە لای دکتۆر پارەشی سەرف کردووە و عملیات ڕۆژیشی چەند ڕۆژێکی ئیشی لە کیس چووە، مەسەن لە خستەخانەکە ماوەتەوە، دوایی ئازاری پێگا ئینسان، ڕاستیان نەخۆشی و بەشێکی ئەوەی کە هەڵەی بەرامبەر بکرێ، ئازاری شتێکی ڕاستە مەلموس و نییە، بەڵام ئینسان خۆی هەستی پێەکە. ئازار ئەوەش مستەوجبی تعویزە. ئەو زەرەرانەی کە نەخۆشێک لە ئەنجامی هەڵەی دکتۆرەی کات، یەکێکیان کە پارە چی سەرفەکات، خستەخانەکە چی ئەمێنێتەوە، چەند ڕۆژ ئیشی لە کیسە چێت، خەبیر تەوان ئەتوان تەقدیری بکات، چەند دەرمانی کڕیوە و چەند ئازاریشی چەشتووە. ئەوانەش هەمووی چێتە ناو زەرەری ئەدەبی یا زەرەری معنەویەوە. ئەوە بابەتێکی ترە.
ئەو نەسانەی کە باس لە خەتەئی طبیەکە کە ئەبێتە هۆی ئازاردان ئێمە ئەگەر دەقی بەقووەتر هەبێت چکە ئەوەی کە بەشێکی لە جسمی لە دەزەدات مادەی بەقووەتر هەیە عقابی زیاتری هەیە ئەوەش مشکلەیەکە کە ئەوان يعني توشي ڕوبەڕووبوونەوەی مەسئولێتێکی ترە بن مثلا مادەی 411 گەر قتڵ بە 416 برینداربوون بێت تا 6 مانگ عقوبەی هەبێ بەڵامەچی بۆ مادەی 412 پێڵێن ئاهای مستەدیم کابوو بە ئاهای مستەدیم طبعا بە هەڵەیە بە عەمدی نییە لەوێ عقوبەکەی زیاترە بێت ئەکرێ ئەوانەی تووشی ئەو مشکلەیە بێت دواتر عیلاقەی سەبەبی ئەبێ هەبێت لە بینی هەڵەی دکتۆر لە بینی ئەو زیانەی کە کەوتووە ئەگەر عیلاقەی سەبەبی نەبێت پەیوەندیەک نەبێت لە بینی هەڵەکە و لە بینی نەتیجەکەیە ئەوە مەسئول نییە لێ ئینقتاع بێت هیوادارم دکتۆرەکان بە ئەخلاقێکی بەرزەوە بە ئەتیکێکی بەرزەوە لەو ئەخلاقیاتانەش کە تەمەن سوێنە خۆنەوان و سوێنی بقراتە خۆن کە خۆشیان نازانم ئێستا سوێنی بقرات لێرە خۆرەیان نایخۆن ئەیخۆن مجموعە ئەو ئەتیکانە مەسەن دکتۆر پێ عیب نەبێت پرسیار بکات لە دکتۆرێکی تر شارەزاوەکو خۆی ئەوە عیب نییە تەعاملی لەگەڵ کارمەندەکانی خۆیە لە خوارەوە لەگەڵ مۆزەفەکانە لەگەڵ نێرسەکانە لەگەڵ هاوڕەکانی خۆیە ئەمانە هەمووی کاری پێشەخەن دوای بێت سادق بێت لە ڕاستیە دکتۆر نابێت جەشی عیش بێت زۆر ینی تەماحکار بێت هەتا بتوانێت یارمەتی فەقیر وەژار بدات بەو مانایی کە ئەتوانێت یارمەتی بدات ئەوانە و نقطەی ئەساسی هەموو ئەم بابەتانە خاتوون باسی ئەوەی کرد نەخۆشە ئەبێ دکتۆر نیەتی پاک بێت و هەرچی شتێکە ئەیکا بۆ بەنیازی چاکردنەوەی نەخۆشەکە بێت یعنی هەدەفی ئەساسی لەم هەموو عەمەلیە و پرۆسەیە کە ئێمە ئەمانەی سەیریەکەین ئەوەیە کە تەبیب کە دەست بە هەر ئیشێکەکات نیازی هیچ نیازێکی تایبەتی خۆی و غەیری تۆی ئەوانە نییە لە کاتێکە ئەمە نیازێکی کۆمەڵایەتیشە ئەبێت دکتۆر نیازی چاکردنەوەی نەخۆشی هەبێت دواتر بەو پرانسیپ و بەو زانستەی کەوا وەریگرتووە لە کولیاتی طبیە لەگەڵ خبرەی ڕۆژانەی خۆی چکە بەڕاستی خبرەی ئینسان فێری شتەکات من کولی قانونم تەواو کرد نەمەزانی کتابێک بنووسم بە ڕۆژانە ئیتر وردە و دە ساڵانە فێرە بیت و دایما ئەبێت طبیبیش خۆی ئەپدەیت کاتەوە بۆ ئەوەی ئەگەی لە قەراراتی مەحاکمیش بێت لەو نەخۆ ئەو قەراراتانەی کە بازە خەتاچی بە خەتای طبی دانراوە چی دانەنراوە کە دووبارە ڕەبتی هەیە لەژێر ئیشرافی مەحکەمە ئەکرێت ئەو شتە ئەم خۆ نوێکردنەوە و ئەپدەیتکردن من برادری طبیبم هەیە ئەڵێ لە ساڵی 80 تەخەڕوجم کردو بەخوایتر دەورەیەکی ترم نەبینیوەتەوە طبیبێکی زیرەکیشە خۆی بەڵام ئەمە ئەم خۆ نوێکردنەوەیە بەپێی علمی تازە چکە زۆر جار ئەوە بابەتێکە دەرمانەکان کە ئەو باسی کرد خاتون باسی دەرمانەکانی کرد دەرمان ئەبێت لەم ئەم فەوزای دەرمانە لەبەرەوەی کە تیجارەتی پێواکرێ بە شێوەی نامەشروع دەرمان زۆر جار طبیب کە ئەڵێم مەخدورە ئیشەکەشی باشە تەشخیصەکەی باشە و دکتۆرە بێت تەشخیص بکات دوایی ئەزانێت چنەوە عیلاجێکی پێدات بەڵام ئەگە دەرمانەکە خراپ بوو خۆ دکتۆرەکە ئەشیعە ژیرا ڕاست بوو ئەشیعەکەش سۆنەر و ئەشیعە و هەموو شتانە کرا تەحلیلی خوێن هەمووی باش کرا بەڵام لە ئەخیرا دەرمانەکە نەتیجەکە دەرمانێکی ئەکسپایریا خراپە هەر لە ئەسڵا خراپە بە شێوەیەکی غەش و بەوانە کاتە ڕەنجی هەمووی بابردی و ڕەنجی نەخۆشەکەش لەو کاتەیە بابردی هیوادارم ئەم سیستمی سەحەی خۆمان بەرەو پێش بچێت وای لێبێ کە کەس پێویستی بەوە نەبێ بچێتە دەرەوەی وڵات بۆ عیلاج